حیزبی داعوەی ئیسلامی بە ڕێبەرایەتی سەرکردەی دەوڵەتی یاسا و سەرۆک وەزیرانی پێشوو نووری مالیکی تۆمارە دەنگیەکەی ناوبراوی ڕەت کردەوە و وەڵامی ڕێبەری ڕەوتی سەدر موقتەدا سەدری دایەوە کە داوای کردم و مالیکی لە سیاسەت بکشێتەوە. لە هەمان کاتدا ئەنجومەنی باڵای دادوەری دۆسیەیەکی بۆ دزەپێکردنی ئەو تۆمارە دەنگیە کردەوە. لا يخرج منها أحد إلا إذا بلغنا سقط توجهات المقتدى. ئەو پارتە لە ڕاگەیەندراوەکەیدا ئەو کارە بە دزین و گوێگرتنی ئەلکترۆنی ناو دەبات. بەڵام دەڵێت ئەوە ناتوانێت فیتنەی کوێرانە بخوڵقێنێ و لەگەڵ تەنگژەی پێکێنانی حکومەتدا کەسانێک دەیانەوێت ئاگری فیتنە لە نێو ئێمەینەوەی سەدریەکاندا دروست بکەن. مەبەستیان دوو مەرجعی شیعە محەممەد باقر سەدر و محەممەد صادق سەدرە کە حیزبی داعوا خۆی بە شوێن کەوتوی ئەوان لە قەڵەم دەدات. سيد الثوار هذه الشعيرة. مقتەدا سەدریش لە تویتێکدا دەڵێت زۆر سەیرا هەڕەشە لە لایەن حیزبی داعوە و گەورەیان مالیکیەوە دەکرێت کە لەسەر بنەماڵی سەدر هەژمار دەکرێن، لە لایەنێکی شیعەوە دەکرێت کە سەرچاوی هێزی لە مەزهەبەوەیە. بۆیە ناوبراو داوا دەکات مالیکی لە کای سیاسی بکشێتەوە و تەوبە بکات و خۆی ڕادستی لایەنە دادوەریەکان بکات، چونکە دوای ئەو بۆ چوونە تێکدەرانە بە هیچ شێوەیەک بۆی نییە ڕێبەرایەتی عێراق بکات. لا يخرج منها أحد إلا إذا بلغنا سقط توجهات المقتدى والحلبوسي ومسعود. ئەم تۆمارە دەنگی مالیکی کە تیایدا هێرش دەکاتە سەر سەدر و بارزانی و حەلبوسی و حەشتی شاعبی و چەندین کەسایەتی لە کاتێکدا بڵاو دەکرێتەوە. لە دوای 11 ڕۆژ لە پاشەکشەی تەوژمی سەدری لە پەرلەمان 64 ئەندامی نوێ سوێندی یاساییان خوارد کە زۆرینەیان لە چوارچێوی هەماهەنگین و بۆ کۆبوونەوەی پەرلەمان دەتوانن ڕێژەی یاسایی دابین بکەن. مالیکی هیواخواز بوو بۆ جاری سێم پۆستی سەرۆکی ئەنجومەنی وەزیران وەرگێتەوە، بەڵام چاودێران لە دوای بڵاوبوونەوەی ئەم تۆمارە دەنگیە ئەوە بە دوور دەزانن، بە تایبەتی پێکهاتەکانی چوارچێوەی هەماهەنگیش تووشی هەڵوەرینی بەردەوام دەبن. هەندێکیش لە چاودێران بڵاوکردنەوەی ئەم تۆمارە هاوکات لەگەڵ لوتکەی جددەدا بە مەبەست دەبینن کە لەلایەکدا هاتووی مالیکی وێران دەکات و لەلایەکی دیکەش لە دوای 9 مانگ لە شکستی پێکێنانی کابینە و مانەوەی حکوومەتی کاربڕێکەر هەلی زیاتر دەداتە مانەوەی سەرۆک کۆمار بەرهەم ساڵح و سەرۆکی ئەنجومەنی وەزیران مستەفا کازمی تا وەکو دیفاکتۆ بەردەوام بن لە پۆستەکانیان، بە تایبەتی تا ئەم ساتەش دیاریکردنی پاڵێوراوی ئەو دوو پۆستە بە نادیاری ماوەتەوە و ململانەکانیش لەسەریان بەردەوامە. كلنا خدم بشعبنا العراقي وسنعمل نكون بمستوى المسؤولية أمام الشعب والتاريخ